بیرکاری بۆ پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 66. بابەتی ڕیزکراوەکان. ڕیزکراوەکان مانای چییە؟ ئەگەر هاتوو چەند چوارگۆشەکم هەبوو، 6 دانە چوارگۆشەم هەبوو، دەتوانم بە 2-3 جۆر ئەو چوارگۆشانە ڕیز بکەم. بۆ وێنە یەک لە جۆرەکان ئەوها چارگۆشەکاندا دەنێم، ئەوها لە تەنیشتێک ئەو جۆرە ڕیزکردنە ناوی ڕیزکردنی ئاسۆیی، کەواتە یەک ڕیزم دروست کرد، یەک ڕیزەکە لە 6 دانە چوارگۆشە پێک هاتیە. بەڵام ڕیزکردنەش کەش هەیە، ڕیزکردن لەسەرەوە لۆ خوارێ، ئەوها دایان دەنێم ئەنانەکە جیاوازە. دەتوانم ئەوهاش ڕیزیان کەم، ئەو ڕیزکردنە لەسەرێ لۆ خوارێ ناوی ڕیزکردنی ستوونی، کەواتە 2 جۆرە ئاسۆیی و ستوونی. بەڵام جۆرە ڕیزکردنەش کەش هەیە، لە هەمان کات ئاسۆییە و ستوونیە، ئەوها ڕیزیان دەکەم بۆ وێنە 3 دانە ئەوها 3 دانەش ئەوها. ئەو جۆرە ڕیزکردنە ناوی ڕیزکراوەیە، چونکە لە 2 ڕیز پێک هاتیە و هەر ڕیزەی 3 دانە ستوونە، کەواتە 2 ڕیزی ئاسۆیی ئەوها و 3 ڕیزی ستوونی، ئەوە 1 ئەوە 2 ئەوەش 3. ئەوە ناوی ڕیزکراوەیە. بێگومان دەتوانم بەو جۆرەش داینێم، ئەو کات دەبیتە 3 ڕیز بە ئاسۆیی و 2 ستوونیش. ئەو ڕیزانە 3 ڕیز ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3، 2 ستوونیش ئەوە 1 ستوون ئەوەش 2 ستوون، دەبیتە ڕیزکراوە. ئەو ڕیزکراوەیە 2 جاران 3 یان 3 جاران 2 بە هەمووی دەکا 6. ئەوجا ئێستا نووسرایە کاتێک چەند شتێک لە ڕیز و ستوونەکان ڕێک دەخەی، ڕیزکراوە بەدەست دێنیت. پاشان چاڵاکی هەیە چوارگۆشەکان بەکاربینە بۆ پێکهێنانی ڕیزکراوەیەک کە 3 جاران 5 بنوێنێ. لێرە یەکەم نووسین واتە چەند ڕیزە، لێرە چەند ڕیزە، ئەوە 1 دانە، ئەوە 2 دانە، ئەوەش 3 دانە، 3 ڕیزە. هەر ڕیزەی چەند ستوونە، ئەوە 1 ستوون، 2 ستوون، 3 4 5. 3 ڕیز 5 ستوون واتە 3 جاران 5، ئەگەر هەموویان بژمێرم دەکاتە 15. دەکاتە 15 ئەگەر هەموویان بژمێرم. 2 جۆرە دانان هەبوو، 3 و 5 ئەو دانانە. ئەو جنووسرایە 3 ڕیز لە 5 واتە بە هەمووی دەکاتە 15، واتە 3 جاران 5 یەکسانە بە 15. ڕیزکراوە لە هەمان کات واتە لێکدان و جاران. دوای لێرە نووسرایە چەند چوارگۆشە لە 3 ڕیزی 5 چوارگۆشەیی هەیە. زانیمان چەند هەیە؟ 15 دانە هەیە. 3 ڕیزی 5 چوارگۆشەی. ڕستەیەکی لێکدان بنووسە کە ڕێگا دەدا بە هەژمێرکردنی ژمارەی چوارگۆشەکان. ڕستەکە ئەوها 3 ڕیز و 5 ستوون. 3 ڕیز و 5 ستوون واتە 3 جاران 5 یەکسانە بە 15. ڕیزکراوەیەکی 3 ڕیزی لە 3 چوارگۆشە پێک بێنە.
سێ ڕیز واسێ چوار گۆشە. ئەمن لێرە چوار گۆشەم دروست نەکردیە، بازنەم دروست کرد، هیچ کێشە نییە. ئەویش دەبی سێ ڕیز، ئەوە ڕیزی یەکەم، ئەوە ڕیزی یەکەم، ئەوە ڕیزی دووەم، ئەوە ڕیزی سێم. هەر ڕیزەی لا سێ چوار گۆشە یان بازنە پێکاتیە، لە سێ پێکاتیەواتە سێ ستونم هەیە و سێ ڕیزم هەیە، کەواتە سێ جاران سێ ئەگەر هەمویان بژمێرم 1 2 3 4 5 6 7 8 یەکسانە بە 9 دانە، کەواتە سێ جاران سێ دەکانەوە. ئەوانە چوار گۆشەبی، بازنەبی، سێ گۆشەبی، هەر هێمایەکبی، ژمارەبی، هیچ کێشە نییە، تەنیا ڕیزیان پێ دروست دەکەین و ستون، ڕیز و ستون. ئەو جۆرە دانانە دانانی ئاسۆیی، ئەو جۆرە دانانە دانانی ستونی، بەیەکەوە ڕیزکراوە دروست دەبی. ڕستەی لێکدان بنووسە کە ڕێگات دەدا بە هەژمێرکردنی ژمارەی چوار گۆشەکان یان بازنەکان. گوتمان سێ جاران سێ یەکسانە بە 9. ئەو ڕستەیە ڕستەی لێکدان. ڕیزکراوەکە بخوێنە ئینجا تەواوی بکە. لێرە دەبی بنووسم چەند ڕیزم هەیە، تەمەشا دەکەم 1 ڕیز، 2 ڕیز، یەکسەر دەنووسم 2. هەر ڕیزەی لا چەند ستون پێکاتیە، 1 ستون، 2 ستون، 3 ستون، 4 ستون، کاتە لە 4 ستون پێکاتیە هەمووی بەیەکەوە دەکاتە 2 جاران 4 یەکسانە بە 8، کاتە لێرە دەتوانم بنووسم 2 جاران 4 یەکسانە بە 8. ئەگەر بمەوێ بە 2-3 ڕەنگ بنووسم هەتا ئاسان بی، دەنووسم 2 و لێرەش دەنووسم 4، لێرەش دەنووسم 8، 2 جاران 4 8. ئێرە بخوێنمەوە چەند ڕیزە، 1 2 3 4 دەنووسم 4 ڕیزە، هەر ڕیزەی چەند ستونە، 1 2 3 4، ئەویش 4، 4 جاران 4. ئەگەر هەمویان بژمێرم ئێستا ئەو چوار گۆشانە هەمویان بەیەکەوە دەکەنە 16. 16 واتە 4 جاران 4 یەکسانە بە 16. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16. 16 دانەیە بە هەمووی. کاتە بەرەبەرە ئەمن دەبی فێر بم 4 جاران 4 دەکات چەند، 2 جاران 4 دەکات چەند و 3 جاران 4 یەکسانە بە چەند. ئەو لاپەڕێتەوە بوو 2 زاراوای گرنگ هەیە، ڕیزکراوەکان و سیفەتی ئاڵ و گۆڕ. سیفەتی ئاڵ و گۆڕ زۆر باس نەکرا لێرە، بەڵام سیفەتی ئاڵ و گۆڕ ئەو مانایە هەیە. ئەمن چ بنووسم؟ 2 جاران 4 ئەوها 2 جاران 4 هەر دەکا 8، بنووسم 4 جاران 2 هەر دەکا 8. ئەوەیە سیفەتی ئاڵ و گۆڕ. هیچ کێشە نییە بنووسم 2 جاران 4 یان 4 جاران 2، ئەنجامی لێکدانەکە هەر دەکا 8. ئەوەیە ناوی سیفەتی ئاڵ و گۆڕ، واتە جێگایان دەتوانم بگۆڕم. ئەو دووە و ئەو 4 جیهان زووتر بنووسم، هیچ کێشە نییە لە لێکدان. ئێستا ئەو لاپەڕێتەوە بوو لاپەڕە 66. لاپەڕە 67ش سیفەتی ئاڵ و گۆڕ لە لێکدان ئەنجامی لێکدانی دوژمارە ناگۆڕێت ئەگەر شوێنیان بگۆڕین. ڕیزکراوەکان بەکاربێنە بۆ دیاریکردنی ئەم سیفەتە. ئێستا بێمە لای ئێرە. چەند ڕیزم هەیە؟ 1 ڕیز، 2 ڕیز، 3 و 4، کەواتە 4 ڕیز. هەر ڕیزەی لە چەند پێکاتیە، چەند چوار گۆشە؟ ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4، 5 دانا، 5 ستونیشم هەیە، کەواتە 4 ڕیز لە 5 دەنووسین 4 جاران 5. ئەگەر هەمویان بژمێرم 20 دانەیە، کەواتە 4 جاران 5 دەکا 20. ئەو جارەی چەند ڕیزم هەیە؟
1 2 3 4 5 دانە ڕیزم هەیە دەنووسم 5 لێرە هەر ریزەی لە چەند ستونی پێک دێ 1 2 3 4 لە 4 ستون بەڵام ئەگەر بیانژمێرم چارگۆشەکان دیسان دەکاتە 20 کاتە 5 جاران 4 یان 4 جاران 5 ئەنجامەکەی بۆ یەکە چ بنووسم 4 جاران 5 چ بنووسم 5 جاران 4 صفەتی ئاڵ و گۆڕ ئەنجامی لێکدان ناگۆڕێ لێرەش دیسان 6 ڕیزم هەیە 1 2 3 4 5 6 هەر ریزەی لە 2 ستون پێک دێ ئەوە 1 ئەوە 2 کاتە 6 جاران 2 یەکەم جار دیارە ریزەکان دەنووسین چەند ریزە دوایە ستونەکان دەنووسین 6 جاران 2 12 لێرە دیسان 2 ریزم هەیە یەکەم جار ریزەکان دەنووسم هەر ریزەی چەند ستونە یان چەند چوارگۆشەیە 1 2 3 4 5 6 هەر ریزەی 6 ستونە کاتە 2 جاران 6 ئەویش هەردەکا 12 6 جاران 2 یان 2 جاران 6 هەمان شتە ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان ڕیزکراوەکان بخوێنەوە و تەواویان بکە لێرە ئەمن چەند ریزە دەبی بنووسم دەچم تەمەشا دەکەم ئەوە 1 ریز ئەوە 2 ریز ئەوە 3 ریز یەکسەر دەنووسم 3 هەر ریزەی لە چەند ستونی پێک دێ ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 ئەوە 6 کاتە یەکسەر دەنووسم 6 ئەوجە هەمویان بەیەکەوە دەژمێرم ئەو چوار گۆشانە کە دەژمێرم دەبینم یەکسانە بە 18 دانە چوار گۆشە ئەوجە لێرە دەنووسم 3 جاران 6 یەکسانە بە 18 ئێرەش دیسان دەژمێرم 1 ریز 2 ریز یەکسەر دەنووسم 2 و پاشان دەژمێرم 1 ستون 2 ستون 3 ستون کەواتە هەر ڕیزەی لە 3 ستون یان 3 چوار گۆشە ئەوجە ئەنجامەکەی هەمویان بەیەکەوە ئەگەر بژمێرم یەکسانە بە 6 دانە چوار گۆشە کەواتە 2 جاران 3 یەکسانە بە 6 لێرەش دەخینمەوە چەند ریزە 1 2 3 یەکسەر دەنووسم 3 هەر ریزەی لە چەند ستونی پێک دێ 1 2 دەنووسم 2 ئەوجا 3 جاران 2 یەکسانە بە 6 دەنووسم 3 جاران 2 یەکسانە بە 6 2 جاران 3 هەر یەکسان بوو بە 6 ئێستا ڕیزکرا و وێنە بکێشە بۆ لێکدان پرسیاری 4 دەبی ئەمن ئەو جارەی بەخۆم بینم وێنەکان بکێشم ئەو ژمارە یەکەم واتە ژمارەی ریز ژمارەی دووەم واتە ژمارەی ستون چەند ریزم هەیە 2 ریز و هەر ریزەی 4 ستونە یان 4 گۆشەیە کاتە ئەوها 2 ریز ئەوە ریزی یەکەم ئەوە ریزی دووە هەر ریزەی 4 دانەیە ئەوە 1 دانە 2 دانە 3 دانە 4 دانە کاتە دەنووسم 2 جاران 4 ئەگەر هەمووی تەمەشاکەم دەبیتە 8 پرسیارەکەی پاشی ئەو 4 جاران 2 ئەو جارەی ریزەکان 4ن وەستونەکان 2نە ریزەکان 4ن ئەوە 1 ریز ئەوە 2 ریز ئەوە 3 ریز ئەوە 4 ریز هەر ریزەی 2 ستونە هەر دەکە 8 4 جاران 2 هەر دەکە 8 پرسیارەکەی پاشی ئەو 5 جاران 7 واتە 5 ریز 7 ستون ئەوە 5 ریزە ئەوانە ئەوە ریزی یەکەم ئەوە ریزی دووەم ریزی سێم ریزی چوارەم ریزی پێنجەم هەر ریزەی لە 7 ستونی پێکاتێ 1 2 3 4 5 6 7 ئەگەر هەمویان بژمێرم ئەو چوار گۆشانە 5 جاران 7 یەکسانە بە 35 هەمویان بەیەکەوە بژمێرم دەکا 35 کەواتە فێر بووم 5 جاران 7 35 7 جاران 5یش هەر دەکا 35
پرسیاری حەفت چار جاران چار ئەو هەدایان دەنێم چار ریز 1 2 3 4 چار ستونیش 1 2 3 4 ستون کەواتە چار جاران چار دەکا 16 لێرە یەک جۆرە دانان هەیە چار جاران چار یەک جاران شەش واتە یەک ریزم هەیە لە 6 چوار گۆشە پێک دێ یان لە 6 ستون پێک دێ تەنیا یەک ریز ئەو هادا دەندرێ یەک جاران شەش هەر دەکا شەش شەش جاران یەک دیسان دەکا شەش ئەگەر شەش جاران یەکیان لە من داوا کرد ئەو هادایان دەنێم چوار گۆشەکانم بەڵام داوایان نەکردبوو ئەوە شەش جاران یەکە بەڵام داوای یەک جاران شەشیان کردبوو پرسیارەکەی دی حەفت جاران چار واتە حەفت ریز چار ستون حەفت ریز چار ستون ئەوە حەفت ریز 1 2 3 4 5 6 7 هەر ریزەی چوار ستونە 1 2 3 4 ئەگەر هەمویان بژمێرم ئەوە ریزی یەکەم دووەم سێەم چارەم پێنجەم شەشەم حەفتم بەیەکەوە هەمووی بژمێرم حەفت ریز حەفت جاران چار هەموو چوار گۆشەکان دەبیتە 28 دانە حەفت جاران چار یەکسانە بە 28 ئێستا بێمە لای پرسیاری دا هەکار 20 پێنووسی هەیە دەیەوێت لە 5 پاکەتیان دانێ هەر یەکەیان 5 پێنووس بگرێت 5 پاکەتی هەیە هەر پاکەتەی دەتوانی 5 پێنووسی لە ناو دانێت ئایا پاکەتەکانی هەکار هەموو پێنووسەکان دەگرن واتە جێی هەیە لۆ هەموو پێنووسەکانی وەڵامەکەشت ڕوون بکەوە 5 پاکەتی هەیە هەکار ئەوها 5 پاکەت 1 2 3 4 5 20 پێنووسیشی هەیە لە هەر پاکەتەی دەتوانی 5 دانە پێنووس دانێ 1 2 3 4 5 دانە ئەو 5 لێرە 5 لێرە 5 لێرە 5 لێرە ئەو پێنجانە ئەگەر هەمویان کۆکەمەوە بژمێرم پێنووسەکان 20 دانەیە کەواتە پاکەتەکانی یەک پاکەت لە زیادەشە جێی دەبیتەوە پرسیارەکە ئەوە بوو ئایا جێی هەیە پێنووسەکان دەگری هەموو پاکەتەکان بەڵێ دەگری و یەک پاکەتیش زیادەیە پێویستی پێی نییە بەڵام ئەگەر چوار پێنووسی دانابە ئەو کات هەموو پاکەتەکانی پێویست بوو ئەو کات لێرە ئەوها لە هەر پاکەتەی چوار پێنووسی دانابە هەموو 5 پاکەتەکەی پێویست بوو بەڵام 5 پێنووسی دانایە کەواتە پێویستی تەنیا بە 4 پاکەتە بە هەمووی نییە یەک پاکەت دەمینێتەوە هەڵبژاردن لە هەمە جۆر کام ڕیز کراوە 4 جاران 5 دەنوێنێ واتە 4 ریزە ئەوە یەک ریز 2 ریز 3 ریز کەواتە ئەوە هەڵەیە ئەوە یەک ریز 2 ریز 3 ریز 4 ریز ئەوە ڕاستە بەڵام ستونەکان بزانین ڕاستە 5 ستونە ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 کەواتە ئەوەش هەڵەیە 5 ستون نەبوو بەڵام 4 ریز بوو ئەدی ئەوە یەک ریز 2 ریز 3 ریز 4 ریز ئەوە زۆر باشە بزانم 5 ستونە 1 ستون 2 ستون 3 ستون 4 ستون 5 ستون بەڵێ کاتە ئەوە ڕاستە ئێرەش ئەگەر بژمێرین 1 ریز 2 ریز 3 ریز نابیتن لە ئێستاوە هەڵەیە کاتە ئەوە هەڵەیە ستونەکانیشی هەر زۆرن کاتە تەنیا ئەوە ڕاستە لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 66 و 67 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی